والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا ونبينا وحبيبنا محمد الذي جاءنا بالدين القويم وأرشدنا إلى الصراط المستقيم، من سلكه فاز بجنات النعيم، ومن حاد عنه يمينا أو يسارا رمي به في سواء الجحيم. صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه وسلم تسليما. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. مامۆستایانی بەڕێز، تابعانی ئیسلام، میوانە بەڕێزەکان هەموو لایەک، السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر پێ خۆشحاڵین کە لە نزیکەوە ئاوە بە خزمەت کۆمەڵێک لە پێشەوایانی ئەم دینە لە شراکانی ڕێبازی ئیسلامەتیەگەین. خوای پەروەردگار هەر هەنگاوێکی هاتنەکەتان لێیکی بەهەشت زیاتر بەرزتان کاتەوە ئینشاءالله. خوای پەروەردگار هەمووشمان بکا بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی. کاتێک کە ئێمە بە خزمەت زانایانی ئیسلامەگەین، هەموو وەختێک ئەوەی ئەو ڕیوایەتەی ئیمامی ئەحمەدی بن حەمبەلمان بیرەکەوێتەوە ڕەحمەتی خوای لێبێ، کە عەبدوڵڵای کوڕی پێی فەرموو بابەجان تۆ زۆر باسی شافعی مامۆستات دەکەیت و زۆر جارە چیتە لای و قەت جارێکیش نەمان بینی ئەو بێ بۆ لای جەنابت. فەرمووی کوڕم وەختێک کە من ئەچمە خزمەتی ئیمامی شافعی لەبەر فەزڵی ئەوە، وەختێکیش کە ئەو دێ بۆ لای من هەر لەبەر فەزڵی خۆیەتی کە دێت. ئێمەش لەو ڕوانگەیەوە بەڕاستی وەختێک کە بە خزمەتی ئەوەی بەڕێزەگەین هەر لەبەر فەزڵی ئێوەیە، وەختێکیش کە دێین و لە ماڵەکانی خۆتانە لە مزگەوتەکانتانە بە خزمەتانەگەین هەر لەبەر فەزڵی ئێوەیە. و حەزیشمانە کرد بەڕاستی کە یەکیەکیش لە ماڵەکانی خۆتانە لە مزگەوتە لە حجرەکانە ئێمە بە خزمەتتان بگەیشتینایە، بەڵام ئەوەش بەڕاستی تاجێکە و کە بەڕێستانەی خەنە سەرسەری ئێمە لە تاجش گەورەتر عەمامەی ئیسلامە. خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ بکە. زانایانی ئیسلام بە درێژایی تاریخی ئەم ئومەتە لە پێش محەممەدەوە عەلەیهی سەڵات وەسەلام و پاش ئەویش ڕۆڵی سەرەکییان بینیوە لە تەوجیهکردنی ئومەتی ئیسلام. هیشامی کوڕی عەبدولمەلیک کە خەلیفەی ئەمەوی بوو، سەفیرێکی نارد بۆ لای ڕۆمەکان. وەختێک سەفیرەکە چوو بۆ ئەوێ بەرە چەشتەنگاو بوو یان نزیکی نیوەڕۆ بوو کە گەیشتە وڵاتی ڕۆم، سەیری کرد یەکێک بە مەلامحی عەرەبی و ڕیشێکی درێژەوە لەبەر هەتاو لەو گەرمایە وەستاوە و دەستا ڕەهاڕێ کە پرسی ئەمە چێە؟ وتیان ئەوە یەکێکە لە ئەسیری موسڵمانەکان کە ماوە و ئێستاش بۆ تەعزیبی هەموو ڕۆژێ هێناویانەتە بەر ئەم هەتاوە و ئاوە دەستا ڕەهاڕێ. ئەوجا کابرای سەفیر یەکسەر گەڕایەوە بۆ لای هیشامی کوڕی عەبدولمەلیک و وتی قوربە سەرسەری تۆ پێش من بۆ قیامەتمان، تۆ منەکەی بە سەفیرێک لە وڵاتێکە کە ئاوا عەزابی مسلمانانی داوە، یەک ئەسیرێک ئاوا لێی قەوماوە لەوێ. ثغوری ئیسلام پڕبوون لە جوندی، پڕبوون لە ئیمام، پڕبوون لە ئینسانی مجاهید و دەوڵەتی ئیسلام، پڕبوون لە ڕست و ڕۆزی، عیزەتی ئەو پڕی ئیسلامەتی هەبوو. ئەم هیشامی کوڕی عەبدولمەلیکە ڕۆژێک چوو بۆ کەعبە و ویستی خۆی بگەێنێتە بەردەڕەش. هەرچی حیمایەکانی هەبوون بڕیان بە خەڵکەکە ئەدا و پاڵیان بە خەڵکەوە ئەنا هەتاوەکو هیشام بگاتە بەردەڕەشەکە. پاشان گەیشتە ئەوێ بە شپرزەیی و شەپڕێوی و وەزعێکی زۆر ناخۆش. پاشان کەنار کەوت و وەختێکی زانی یەکێک لەولاوە عەمامە بەسەرێکی ڕیشتپی نورانی پاک دەرکەوت و خەڵکەکە خۆیان دڕیان بە یەکتردا و وەکو جادە ڕێبازێکیان بۆ کردەوە هەتا هاتە بەردەمی کەعبە و هەتا هات قوڵفی کەعبەی گرت و بەردەڕەشی ماچ کرد و هەر لەوێ شاد و ڕکات نوێژی کرد. وتی ئەمە چێیە؟ وتی ئەنەوە زەین العابدینە، عەلی کوڕی حوسەینی کوڕی عەلی کوڕی ئەبی طالبە. پاشان کە هیشام بانگی کرد پێی و دوتی من خەلیفەیانم، بەیعەتم لە گەردنیانە، کەچی ئاوایان بۆ من نەکرد وەکو کە تۆی کەی. زەین العابدین ڕەحمەت و ڕزای خوای لێ فەرمووی إنك تملك رقابهم وأنا أملك قلوبهم. تۆ گەردنیانت بەدەستە، ئەتوانی چێ دوێت ئیعدامی کەی، بەڵام بەیعەتەکەی تۆ بە فتوای من وەستاوە، سوڵتانەکەی تۆ لەژێر فتوای منایە، دڵی ئەو خەڵکە بەدەستی منەوەیە. ئەمەیە ئینسانی مسلمان، ئەمەیە عالمی گەورەی مسلمانێتی کە هەموو کەسێک خۆی بە قوربانی فتواکانیەکە. ئەمەیە ئەو پیاوەی کە فەرزدەق لە باسیات
كإجارة قصيدة دريجي هي هذا الذي يعرفه البطحاء والحرم دعي باسيك هذا ابن فاطمة إن كنت تجهله هذا الذي لولا تشهده لكان لاؤه نعم أما أو بياوية هرهم مبرز اشتانا قدار كعزي كري عبد السلام كمفخري أم أمتي إسلامية ومن بوخوم دكتور عبد الله عزام من بيني وكان شواني عمري كري عمر عبد الرحمن ما شكرد ويخلشي ناس شاهدية دم كأما عزي كري عبد السلام أم زمانية أو عمر عبد الرحمن يسأل زنداني نيوجر سياسة شخص صال زندانيا بسرادا ولسر كلمة حق عزي كري عبد السلام لبروي خلشي هات ملاي وتيانا وكافور كحاكم مصر عذابي كزوري لسر أو خلق دانا وضريبي كزوري دانا وخلشي مبتلابون من حاكمه أيش فرموي والله كان جمعة دم لجمعة هاواري كروتي خلشينا لبروي كافور مملوكه خوي آزاد نكرا وهشتا نفرش دا وبوا بحاكم پێویستە بهێنرێتەوە ناو بازار و بفرۆشرێ ئەو جا لەسەر ئەم فتوایە طبعا وەکو هەموو کەسێک کە لە حدودی خوای گەورە دەرەچێ و نایەوێ قیامەتی لەبیر بێ و کەش و فشێکی باتڵ بە دەوری خۆیەوە دروستە کە هاواریان لێ هەستا و ئەو جا هاتن بۆ سەر دوای نیوەڕۆ بوو کە هاتنە سەر ئیمامی عزی کوڕی عەبدولسەلام لە دەرگایاندا کوڕەکەی ڕۆیشت و دەرگای کردەوە هاتەوە بەڕاکردن وتی بابەجان بەخوا پۆلیسن وا نازانم بۆ کوشتنت نەهاتە بن وتی کوڕم باوکت زۆر لەوە بچووکترە خوادی خاتە ڕیزی ئەوانەی کە ئەفەرمێوە یەتەخیذ منکم شوهەدا ئەو جا عزی کوڕی عەبدولسەلام کە هاتن بۆ لای پیان و دوتیانە بێ یا ئێرە چۆڵکە یا عوزر بێنیتەوە بۆ حاکم وتی وا من چۆڵ یەکەم تۆش نەتیجەی چۆڵکردنەکەیە بینی كعزي كوري عبد السلام لقاهرة هات دروا أو الروشة نيجي عسر نكرا لهم قاهرة هم خلشي بدواي أو هات قسمي تري روشة الوجاني كافور مظاهريان لكم دواي حاشا كي ديسان هات نو حاشا كاسلية عادة دور بشتي سلاطين هات نو ديسان بيانو دوكيان خواعفت كيا أخوة نأبوتو أم ضد قوري بنيتو هم بو خوتو بو إيه مشروبو أم خلقي كهاشا لبرتو أقر بيتو بولاي كافور عذري بو بينيتو درسي ماشكي إيشا كديتو وجي خويو والماء يعود إلى مجاريه وتي خاكتان بصر من لم شوينم وقبل معكم كافور دستم ما أشكا شون أشما شويني أو دستي ما أشكم أما علماء إسلام براستي علماء إسلام بفضل إخوائي قورة همو وقتك كقلوب عباديان بدست والرقابة كشكز نيتو أني ووابك ما مساني برز يوم همو تانزاني كلمدي أمس فصالية كولاتي إيماناوي دار الإسلام بو ككرابة ولاتاني جولان يكتر كهستوسوزي جهادي هبو كرابة هستوسوزي نتوايتي وناوشقريتي كإيمان لا إطاري يك أمتا كو أبوي نوا بتشوشيان كردينو بو قوم الشعب وقبيلة وتيرة وخوشي ناوشقريتي وأم لاولا أوسي صد صالة قرزة يشرب بس بعلماء السنية بتايبتي من شومة لبنان همو كساق مرجعي خوي هي أهل سنة نبيه الشيعة بو خوي محمد حسين فضل الله لشوينك دانشتو لضاحي جنوبي اويك اندام برلمان دي لسر اجنو لبردستي دانشين اويك شيخي دروزة لشوينك دانشتو اندام برلمان كي ديتو لبردستي لسر اجنو دانشين لبردميا اويك ونبو لجزاوك اخليتو جنجي مسلماني السنية ولو هتي وتريش علماء كانيتي امر وقت كدرابة يعدام كردني سيجنجي سني همو أهل السنة لبنان كوبونو شون بولاي حافظ أسد ند رئيسي لبنان بوي عدام نكردني بلام هري عدام كذا شيء أيتواني سيل الشيعة يا ماروني يا دروز يا نواني تري عدام كا أو همو يفوتاني يقنق تيك كأمي وكو تلبيشي إيوه بيري بخموا معلومة أبو بكر صديق رضاي خوالي بلغل أو خليفة برزاني إسلاما أو شوار خليفة هريش إشان ده صلاة سياسي هبو عالمي شرعي جبو بلام دوائي وردور ده لزماني أما كان ده صلاتك جدابه ولا علمي شرعي أنجا وردور ده بون بلازم وملزومي يكتر سلطان علماء ده صلاة داران وشرع ناسان أنجا جاري واهبو لبرهوا وهو في كابراي حاكم علماء توسين رانا والإمام أحمد بن حنبل لزماني مأموني كري هارون الرشيا جاري واشبوا علماء ظالبونه بسرد صلاة وكو زماني متوكل كخلش جراي وبو عقيدة أهل السنة وجماعة لدواي مأمون آوا هردو كان بلازم وملزومية كتريان هنا بلان باشان زور بداخل وكل زماني عثمان مأمون آوا هردو كان بلازم وملزومية كتريان هنا
بەڵام پاشان زۆر بەداخەوە کە لە زمانی عوسمانیەکانە دەوڵەت نەما علەمای ئومەتی ئیسلام هەتی و کەوتن ئەو کاتە کە دەسەڵات نەما علەمای ئیسلام وەکو مناڵی پیاوێکی دەوڵەمەند کە ئیشی نەکردووە وردەوە دەدەست و پێسوتاوە بێ ئومەتی ئیسلام ئاوا کە هەتی و کەوت هەتیوی دووەم قاتین ئێوە هەتیوی یەکەمە لامە یەک شەیخ الئیسلامە کەس نەیەزانی ناوی چییە لە ئیسلامبولدا ئەنیشت و فتوایەکی دەرەکرد خەڵک لە جاکارتا تەنفیزیە کرد یا لە دارالبەیضا تەنفیزیە کرد یا لە سیبریا هاتە جواب بەدوایە ئەو زەمانەش هێشتا خەیرەدین بەربەرۆسە کە ڕئیسی قائیدی قووەی بەحری سوڵتان بوو هێشتا شەڕی لەگەڵ ئیسپانیا کرد هەمووی 80 ساڵی نەبردو ئێستا ئەو ئومەتە ئاوای لێ هاتووە وەختێکیش کە ئومەتەکە ڕووخا بوو بە 56 وڵات و 75 ئەقلیەتی مسلمان کە ئێستا لەبەر چاوی هەر هەمومانە چەوسێنرێنەوە و توانای بەیان دەرکردنێکیشمان نییە وەکو چیچان وەکو کۆسۆفا وەکو بۆسنا وەکو فلیپین وەکو بورما وەکو سەدان ئەقلیەتی مسلمان لە هەندستان لە ئەفریقا ئەوە بێکەسی ئێمەیە کە ئێوە کەسی ئێمەن و ئێوە هەتی و کەوتون لە سوڵتەی ئیسلامی ئومەتی ئیسلام هەمیشە ئاوا پێکەوە هێنابوویان مەرجعیەتی ئەهلی سنەت کوا حرەکاتی ئیسلامی لە چێ ئەم دینە وەرەگرێ کاتێک کە عولەمای ئەم ئیسلامە ئابەم شێوەیان لێ هات و هەتی و کەوتن دوایی لە شوێنی ئەم عولەما بەڕێزانە کۆمەڵێک گەنجی تر پێگەیشتن لە جێی فکر و سیاسەت و حرەکەتا پێگەیشتن ئەنجا فکری ناو جامعات فكري مناقشي ناو ماركسيته وكو زماني كعلم الكلام هبو شون فلسفة إغريق الرومان كابراي الصمامي كوري أشرس هنا بوي ناو أمة إسلام وخلشك بوي الرازبون بلام أو زمانش أوي بوي الرازبون هو علماء كان بون يستألم بكسي إما مانان رازبينته بفكري ماركسي وفكري وجودي وفكري إلحادي أنجا أمكم على أمة إسلامي كتيجي يشتندو أي جنجي مسلمان لسر أساسي فكر وسياسة وحركات هاتن بلام علماء كان لشون إخوان دوش من يشهشتني والله لي كردن أو استعمارات دو صد صالة قرزة شبع علماء السنية ديوتانا لها معالمة ديوتانا حزبكي الشيعة غير معمم بباب الرهوة بوشي أو شورشي إيراني كرد معمم نبو أو حزبي جمهوري تشكيل كردهشتي معمم نبو أو حزبي أملي تشكيل كرد موسى صدر معمم نبو أو قيادة حزب الله كابت 4000 مسلحة وهم عناقيد الغضب وهجوم إسرائيل ناتوانا تأثيري تبكى محمد حسين فضل الله نية معممنية أوي أمين عامي حزبك يا حسن نصر الله معممنية أوي حزب دعوة عراقي درس كردو موسى صدر محمد باقر الصدر مقر معمم نبو أوي كحركتي نفاذي فقهي جعفري درس كردو لباكستان عارف حسيني ككوجدا ودواي لشويني أو ساجد نقوي هردو كان معمما أو حزبي وحدة أبا بري ومقر آصفنية أو إيسا حزبي دعوة أبا بري وآصفينية مقر أوانا هموي بوشي أو هاتي ويكوتو تسر إيمانا نسر أهل سنة فقط أهل سنة كآوا مظلوم جوساوا وقتك لمجالي فكر سياستي شو أو جنج أنا برهم هاتن شي برهم هاتو تبيشو يكم مرحلة إمام بنا رحمة إخواني بك سيري كرد يشي وكو محمد رشيد رضا رحمة إخواني بك كيشي لأحد علماء أمته كتابي لي كم جارك نسي درباري سياسي شرعي نسي چونك السلطان ما بو رمزي إسلامتي ما بو مناري وجودي مسلمانان ما بو وقتك كإيتر برو عدي تنازلي هات أخوار وآخر كتابي كنسيوتي كتابي نداء إلى الجنس اللطيف نسيوه يعني معناه لو وقتي كسياسي شرعية نسي ورد أم أمة الليدرا أو استعمارات شون تواني إيه ولا إيه مدور خاطره أو استعمارات بوتواني كفاش هموشتك أم علماء إسلام حصر كان باب عباداتها ونيلا لمعاملات شاه سردركب أو وقت يقول راساري 1820 كإنجليز هاتا هندستانوا هروكو لو فترة استعمارية كهاتن هم عالمي إسلامي أنقر عالمي إسلام بدواي مفتيكاني قاضيكاني بدواي ملاكاني وخطيبكاني وبو خو حزبي إسلامي بيش حتى صال هر وجودي نبو شيء ود مسؤول ملبند مسؤول ملبند ابن قدامي مقدسي رحمة إخواني لبه ابن قدامي مقدسي هستا يصير من برو هاواري كربو خلق وحرض المؤمنين على القتال وتي أوان للصغور والروم هجومي يناوى خلقين الرابر جنق لبيا ابن قدامة جرت ورحمة إخواني لبه صرنا مغرب وكأشومة ومعلوى جنق بانجي كردمتي يا أبا قدامة
منش جوابم نەدایە وتم ئافرەتێک بەم تاریکی ئەم شەوە پاشان جاریش پەیوان کردم وتی یا ئەبا قودامە هەر ئاورم لێ نەدایە و جاری سێم وتی یا ئەبا قودامە ما هەکەذا یەکون الصالحون کە ئاورم لێدایە وتی ئەبوو قودامە گوێم لێ بوو کە تۆ خەڵکت تەشجیع کرد لەسەر جیهاد ئەوا منش پرچەکانی خۆم بڕیوە و فی سەبیل الله بیکە بە هەفتاری ئەسپەکەت ابن أبو قدامة رحمة إخواني لله الله بوست بيني خلق كم تحريص كردن وبردن من بوجهها كم كردن ومن الله شيء بسكولة فيهم هالزنا وتي تخابن بلق الخوت وتم كرم بربولا وتهنك وتي وجهنا لي أستكان وتي تخابن بلق الخوت مبكير زعلم بوشهرم الله بزور بردن بلق الخوت ما ولا في وتم وتي لبرخاطر إخواتي لكم بدره پێهودتم کوڕم تۆ حرەسی خواردنەکانمان بی باشترە پێوتم نە تیرێکم بدەرێ تیرێکی دامێ و تیرەکەی وەشان چاوم بێ بوو لە گەردنی کە ئەبرایکی ڕۆمیدا هاتەوە داوای تیری دووەمی کرد تیری دووەمیشم دایە لە تیری سێما چاوم لێ بوو کەشم شێرێکی بەرکەوت هاواری کردوتی ئەبا قودامە خەبەر بدەی بە دایکم وتم کوڕم من سوزانم دایکی تۆ شێیە وتی ئەوەیە کە پرچەکانی بڕی و دای بەکرد أهو ابن قدامة أو مسؤول منظم بو يا مسؤول مكتبي فتوى بو يا رئيس حزب بو ابن قدامة بو كخلشي تشجيع كرد ودفاع عن مقدسات الإسلام كان نجن شي سروتي إيما معنان إيما معنان هزار يوكو إيما بفتوى عالمي شي معمنك إيما هستاوي متصرفه إهستاش إيما لزماني جامعي خوامانا إيما لكاتك كأمان بيني بەخوای کە خەڵقی کردوون مامەستایان ئەو حادثەی کە ئەیژۆرمۆی ئەبوو قودامە لە شەڕی حەسارەکەی هەولێرە لە ئینحیسارەکەی تووتنا دوو گەنج مابوونەوە کە یەکێکیان لێرە ئێستا دوو گەنج مابوونەوە 18 سەعات مقاومەیان کرد وتی گەنجێک لە پڕێکان لێمان پێیا بوو مووی لێ نەهاتم وتمان کاکە تۆ بۆچی هاتووی دەسەرەوە وتی هاتووم شەڕکەم وتمان تۆ چەکەزانی بەکاردێنی وتی نەوەڵڵا وتمان ئەی چیەکەی وتی هەر تەکبیرەکەم وتی بەعیزەت و جەلالی خوا وتی عمری 15 ساڵ نەبوو بەڵام کە تۆپێک لە شوێنێک لە دیوارەکەی ئێمەیەدا دەمیەنا بە شوێنی تۆپەکەوە الله ئەکبەر کە شوێرایی چاوتان ناوین ئاردیزی لە شوێنی چدای الله ئەکبەر ناوین هەتاوەکو ژیانی دەرچوو بەس بۆ تەکبیرکردن هاتبوو بەڕاستی ئەم ئیستیعمارانە مامۆستایانی بەڕێز ئەم ئیستیعمارە زۆر لێزان بوو کە توانیوێتی ئێمە بێسەرکە ئێمە هەتیوکە ئێمە وا لێ بکە یەک کۆمەڵ بە هەزاران هەزار 7,000 کەس دێتە ئەم مزگەوتەوە ئێستا ئیمتیحانی بکەی لە نەواقزی وزوء دەرناچێت 7,000 کەس نازانی بەرەو چ سیاسەیەکی شەرعی ببەیت نازانی ئێستا ئەو هەموو عەسکەریەمان هەیە نازانی تەقسیمی غەنایم چۆنە مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی ئەگەر زۆر ڕەبانی و لە خوا ترس نەبوایە هەموو جارەگەی خوایە بە سەبەبی مخالەفەی ئەمری من ئەمانە نەگری لە قیامەتە ئەجنا هەر هەمووی لە خوار مامۆستا مەلا عوسمانەوە گوناحی قیامەتیەدا بە کۆڵیە مامۆستایانی بەڕێز بڕاستی إمام حرمين رحمة إخواني بإمام الجويني كالكتابي الغياثية أفرمي إذا شغر الزمان من الإمام يعني من الخليفة عاد الناس في الملمات إلى أهل الحل والعقد هو معلومة أهل حل وعقد جبريتين لأهل علم وقدرة التمكين أجل أهل قدرة التمكين ببيع علم الشرعي برون هرجة بروتوز المطاوع طغيان دروسة بلان أما هردو شان صنوية كتبن هردوشان بۆیە خوای پەروەردگار هەبە و شێوەیە هێناونیەتی خوارە بۆ هەردووشیشانە فەرمێ ئەنزەلنا الكتاب ئەش فەرمێ وأنزلنا الحديد فيه بأس شديد ومنافع للناس بەڕاستی مامۆستایانی بەڕێز خەڵکی ئێستا کە پێویستە بگەڕێتە سەر ئەهلی حەل و عەقد پێویستی بەوە هەیە محەممەدی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ 1 سەعات پێش مردنی خۆی 1 سەعات پێش مردنی مقابلەیەکی لە MBC کراوە ئەڵێ ئومەتی ئیسلام وەزعێکی بەسەرا نەهاتوە وەکو ئەم وەزعی ئێستامان بێت قد أمتي إسلام وإلى حتى لزماني هولاكويا ك2 مليون كف لبغداد كشراون ابن كثير فرمي قتل 2,000 شخص أجر 2 مليون كف كشرابن أو زمانه هرتا شاكتر بو چونك مصر ما بو سوريا ما بو شمال المغرب ما بو شمال أفريقيا ما بو وڵاتانی شتری هەموو ما بو بەڵام ئێستا ئەهلی ئومەتی ئیسلام چیان لێ بەسەر هاتوو بەڕاستی ئەو دەورەشکە ئێمە لە فقهای خوێنین کە لە فقهی شافعیە ئەفەرمێ ئیمامە بێ ساڵی دووجار جێش بنێرە بۆ سغورەکان بۆی ئەهلی کوفر
تەماعیان نەبێ لە دار الئیسلامە، کوا دار الئیسلاممان، کوا ئەهلی غەلەبەمان، کوا تەشریع و نظامێکمان کە ئەبێ تەطبیق بێت، کوا ئەمن و ئەمانێک کە لە وڵاتی خۆمانە ئەبێ ئەمان بێت. ئێستا ئەو غەلەبەیە بۆ چێیە؟ سەید ئەحمەدی برێلەوی ڕەحمەتی خوای لێبێ سۆفی بوو ساڵی 1821 کە ئەحکامی ئینگلیز لە هەندستانە دوای 600 ساڵ حکمی ئیسلامی مەغۆ لە مسلمانەکان کە قانونی کوفر تطبیق کرا، فەرمووی بەپێی حەنەفی لەبەرەوەی خۆشی حەنەفیە فەرمووی تر ئەمە بووە بە دار الکوفر. معلومی جەنابیشتانە کە لە ئەحنافە دار الإسلام بە سێ صفەتە بێ بە دار الكفر. یەکەم غەلەبە بۆ کافر بێ، ئەحکامی کوفری ئەوان تطبیق بکرێ. دووهەم ئەمان بۆ مسلمان نەمێنێ. سێهەمیش مجاوەرە هەبێ لەگەڵ دار الإسلامە. لەبەر ئەوە لە مدەی 10 ساڵە 30,000 کەسی لێکوژرا، پاشان بە ڕەحمەت بێخۆشی ساڵی 1831 لەسەر حدودی ئەفغانستان شەهید کرا کە وەختێک ئەیانویست بچن بەرەو ئەفغانستان. ئەم ئیشە ئیسلامیە ئەو دەوڵەتە کافرانە وەختێک کە هاتنە سەر ئومەتی ئیسلام، ئەوان ساحەبی دەوڵەتی خۆیان بوون، ساحەبی جێشی قانونی خۆیان بوون، جێشی منەظەم بوون، باروتیان کەشف کردبوو، شۆڕشی سەناعیان بردبووە پێشێ، دراسەی مجتەمەعەکانی ئێمان وەکو علم النفس و کلتور و علمی اجتماع کردبوو، خەلەل و قووەت و ضعفی ئێمان ئەزانی چییە. ئەشترسان فقط لە عولەماکانە ترسان، جوندی لەوێەوە 1000 حیلەی لێ ئەکرێ، بەڵام هەر ئەم جوندیەیە کە بە فتوای عالمێک ڕاتە پێشێ. ئەم عالمە هیچ وەختێ خۆ شەرط نییە بڕاتە پێشی جەبهەکە، بەڵام لە ژێرزەمینی شابێ و فتوایەک دەرەکە حەڵاڵ و حرمەتی فلان قەزێ ڕوونەکات و ئەو کاتە ئەزانی قەدری ئەم ئومەتی ئیسلامیە لەکوێیە. والله مامۆستایانی بەڕێز من بۆ خۆم بە خزمەت ئەو مامۆستا بەڕێزانە گەیشتم، دکتۆر عەبدوڵڵا عەزام، دکتۆر عومەر عەبدوڕەحمان، سەفەر الحەوالی، سلمان العۆدا، عومەر سەیفی یەمەن، عەبدولمەجید زندانی. والله ئەتوانم شاهدی بدەم بۆ دنیا قیامەت کە بەقەدر مامۆستا عەبدوڕەحمانی سلەیمانی یا بەقەدر مامۆستای قازی یا مامۆستا سەید عەبدولباقی یا مامۆستا عومەری خدراوی لە چوار قورنە یا مامۆستا سەید محەممەد سەید تەهای هەولێر یا مامۆستای زیخانی بەقەدر ئەوان عیلمیان پێ نییە، بەڵام ئەی بۆ لە دڵ و دەرونی هەموو گەنجێکی مسلمانی ئەم ئومەتەیە تەنها لە بەقوت نەشون شێخ عومەر عەبدوڕەحمان هەردوو چاوی کوێرە، بەڵام لەبەر خاتری ئەوەیە کەوە هەڵگری ئەم پەیامە بووە. ئەنجا کە هەڵگری ئەم پەیامەش بوو خەڵکێت والله من شەرمەکەم بیجەڕمەوە خواوە چین، بەڵام گەنجێکی ئێمە گەنجێکی مسلحی ئێمە بە یەکێک لە قیادەکانی خۆمانی وتبوو کە معەممەمە دەستی گرتبوو لە کەلار وتبووی مامۆستا تخوا ئەگەر قیامەت نییە با ئێمەش خۆمان نەدەین بەکوشت. ئەمە مەدلولی ئەم قسەیە چی ئەگرێت؟ ئەمە بەڕاستی مامۆستایانی بەڕێز خۆ ئەمە بەڕاستی شتێک نییە ئێمە کۆڵی خۆمان بخەینە سەر یەکێکی تر. ئەمە ئەزمەیەکە، ئەمە قەیرانێکی گەورەیە، ئەمە بە دەردی فارتەڵە بحرانێکە. ئێمە خۆمان کە پێیکەوتون هەر ئێمە نین. وەختێ ئیمام بەنا یەکەم حیزبی دروست کرد، مەودودی ڕەحمەتی خوای لێبێ یەکەم حیزبی ئیسلامی دروست کرد، محەممەد ناصر بە ڕەحمەت یەکەم حیزبی ئیسلامی دروست کرد لە ئەندۆنیسیا ماشۆمی یعنی مەجلسی عولەمای ئیسلامی. لە پاش ئەوان سەیری ئەو حیزبانەکەن کە هاتوونەتە پێشێ. جیلی یەکەمی حیزبەکە چەند فەرقی هەیە لەگەڵ جیلی دووەم. ئێمە یەکێکی وەکو ئەربەکان و وەکو غەنووشی و وەکو ئەنوەر ئیبراهیم ئێستا بوونەتە دەمڕاستی ئەم ئومەتە ئیسلامی. کەی ئەمە ڕۆژە لە ڕۆژان لە ئومەتی ئیسلامە ڕوویداوە؟ کەی ڕوویداوە صاحبی اختصاصی جغرافی وەکو قاضی حوسێن ببێ بە ئەمیری یەکێکی وەکو گەوهەر ڕەحمان گەورەترین مفەسیری پاکستان، یان یەکێکی وەکو محەممەد حامد ئەبوالنەسر ڕەحمەتی خوای لێبێ پێنجی ابتیدایی تەواو کردو ببێ بە ئەمیری یوسف القەرەضاوی و فەیسەڵ مەولەوی و عەبدولمتەعال جەبری. چۆن یەکێکی وەکو ئاحادێک هەزارانێکی تری وەکو ئەربەکانی تایە بووە بە ساحەبی بە ئەمیر و قیادەی یەکێکی وەکو شێخ جەمالەدین قەبلان کە گەورەترین مفتی تورکیا بوو. ئەمە هەر لە ئەهلی سنەت و جەماعەت وەشاوت، هەر لەوان قەوماوە ئەم ئەزمە گەورەیە. چۆن ئەم ئەزمەیە دروست نابێ؟ کابرا اختصاصی جغرافیەیە ئەمیری یەکێکی ترە کە عالمی شەرعە، بە هەموو شاهیدی هەموو لایەکیشیان ئەمە عالمی شەرعە. ئەمە بەڕاستی ئەم ئەزمە گەورەیە ئینگلیز دروستی کردووە، ئەو وڵاتانە دروستیان کردووە کە وردە ناهێڵن. ئەو فاصلە گەورەیە کە بوومە لەرزەی ڕووخانی خلافەت دروستی کردووە لە نێوانی معەممەمەکان و ئەوانی ترا دروست بێتەوە. مامۆستا ئێمە چونکە حەلەقە وەصلێکین جاری وهەیە کە ئەچینە خزمەت کەسانی وەکو ئێوە لە خوارەوەش لەگەڵ ئەو گەنجانین. ئەو گەنجانە ئاوا پەروەردە بوون. گەنجی وامان هەیە مارکسی بووە لە جامعە لەسەر پشت ڕاکشاوە و کتێبی ڕەسمالەکەی لە ڕانیە لە ساڵی 93 بوو. مامۆستا سەید سولەیمان بە ڕەحمەت بێ خۆیەکێ لە عولەماکانی ئەو دەڤەرە بوو. ئیجازەی مەلایەکیانەدا بە هەندێ فەقێکە تازە الحەمدلله بووبوون بە عالم. لەو کاتیان مەجالێکیش کرایەوە منش قسەم کرد
منش ئەوەندەم پێوتم هەندێک گەنجمانە ئەوەی کە لێوتومە ئەمە هەر ئەمەیەکە ئێستای جێڕمەوە ئێمە هەندێک گەنجمان هەیە چونکە لە مەجای فکری مارکسیا بووە لەسەر قەڵەوێرەکەی ڕاکشاوە لە قسمی داخلی کتێبەکەی مارکسی خوێندۆتەوە دوایی بۆ عیلاجی فکری مارکسی کتێبێکی محەممەد قوتبی خوێندۆتەوە خوا هیدایەتی دا ئەوەنجا کتێبی محەممەد قوتبیشی لەسەر پشت خوێندۆتەوە دوایی وردە کتێبی ژیانی پێغەمبەری مەزنی مامۆستای ڕەحمەتی بەڕەزانی ئەویشی هەر لەسەر پشت خوێندۆتەوە دوایی وردە کتێبی فقهیشی هەر لەسەر پشت خوێندۆتەوە كتابك فقهكشي تيبوا يا فقه السنة بوا يا سبل السلام بوا يا نيل الأوطار بوا خو أو هر نيزاني وا أمل شوي أولا شوي بدأ جوهات بفتح القريب يخندوا كفاية الأخيار يخندوا كتاجي شو تحفي ابن حجر لخزنتي ما مثلا شغلتي في برزنجية على جامعة درس معنا خند روجك عرض نقول تمام مثلا أمل شوي أم خندنا فاشلة 50 دقيقة مدرسة خويني لم 50 دقيقة جناب الدقة غيابات كان خويني تودول الريحيل كحلكي آفرتاني بر الله أنجا حتى وقتك هم يرات وشرح ابن عقيل ما فيلي أمل شو من خدمة على سر أجنو داني شمو درسك بخيرهم تجانا شو بشي ورا بخد ورا لما زجودي خويني بري أرمان دانا مزجوتي بولين فيه لما مزجوتي ملاشورة كان أشو ما خدمتي ليه درسك مثلا جارك درس منخص بو ناو كتابك وناو موضوعك وبابي تمييز بو دانيش من خدمتي هروكو يسعى ولا سر أجنو وكو آدابي عالم ومتعلم كان دانيش مهرج الرام موضوعي تمييز كم نكوتو برشاو لتشلا بريكا سيري فارس كم كر لما مشغولي ارتباكي خو ما بيسان الرام وسر أبي بالرحمة بيا خوتي لبروي لجامعة أمع زاني تشين وجكاو تشين أقرأين يعني زور جار هذا برسم بو كردو أمد مثلا وفلان كذا نوجك فلان واك جاجاري وهو يعني سيولي اللي كان الامتحان في أنا ودي أنا من نوجكين بس لراسي شانع أنا كذا أو جاب الرحمة يا أخو فرمي أو في شيء تلبني أو في شيء فقيني راسه ببدأ نوجو بيه ولا سرج نودا نيش لبردي من عالم ما مساكيا بلام تنجيه بيننا موضوعك هذا لبروا مستحق يزليش بزل كذا لي نادم هسه بروح ما يفشو خذ يشهموش تك أخلاقك فيرد يزكيهم ويعلمهم الكتاب والحكمة بويا إيستا يجي تشج لو أزمانا من أوش من أزاني هتات شو أفغانستان وباكستان أو شوانانا يجي لو مشكلاني كدرس بيتو ديسان نبوني فقيه سيري كان لكردستان هتشم فقيه إيستا تشن مرجع ديني مان هي لكردستان همي ناقنا فنجا هر پنجای عمری لپنجا بروجوده خوای گور رحمان بکو به ایم شو بوانش عمری زیاترکا بلام جای 20 سالی ترچ ازمه لناو ایم درست به ازمه کله درست نابه کدو نشونش کی لو درست نابه صرف ترچون بدا لو درست به كقوه النفوذ ام اسلاميان اروات پیش بو شتي گورتر ام فدراليه وقت جديت پیش مالين ولايات اسلامي ازمه كالي را درست به وكو سياسي شرعي وكو تعين كردن أو كاتا نابين بمقلدي حزبي سياسي أو كاتا أبين بساحبي تراثي قوري خومان كلمان الله ينجاون هواش براسي بمصرت أنا ناكر بأحزابي سياسي ناكر أو فقط بعلماء إسلامك لك شارزان ولا لو زماني فنجان نرمبو بفقيتي وبقرب سري والرشوروتي هنا يعني وديبة دي الروشتون وهتاكو أم علم شارزان أو فقط بوانك جاء أوش براسي أو استعمار أخوي أو الزاني وبويا هاتو بوشيويا أو خلقي دون خصوصه قدري علماء إسلام إيش براستي قدري علماء إسلام لضلي هموك سكاي لضلي هر هموك سكاي أنجا خوي خواي جورج واي كردوا يشك طلعوا جامعاني بسرويا فقيه بيقر وكما مساء عبد الكريم المدرس يشبه لو بعضاريا بروا خلق سؤالي شرعي لناك بلها ما قر يشك سؤالي شي هبو يكسر كيشك جلو برجي ملايتي لبرابو الروح سؤالك لوك چونکە ئەزانێ ڕێگای هیدایەت و ڕێگای حەڵاڵ و حرام زانی ئەلەو لەو عالمەوە ئەدێ ئەنجا ئەوەش دیسان یەکێکی ترە لە خوتەی خەبیسی دوژمن کەوای لێ کردوین وردە بۆەوەی ئەمامە بەسەریانەوە نەمێنێت جبیان لەبەران نەمێنێ ئەنجا وردە وەکو ئاحادی خەڵکەکەیان لێبێ ئەنجا خەڵک نەزانن وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ رؤوسا جهالة بيت فيشو إنجا فتوى بدري وخلشي كتير ببيع وهي علمي ببيع فتوى دركا خويستش كليات الشريعة هي ودراسات إسلامية بلام أما إسلامي شيء أفندي بوبرهم يا ناوي إسلامي شيء مثقف ثقافتي إلى السيرة هي ثقافتي إلى علوم القرآن هي ثقافتي إلى شيء جدره بلام خو أوند شارزان نبوة بتوان الرأي ترجيح بدال إيطالي يجمذهب خوشيا لبرو براسي ما مساني برازيش لو مشكلة براسي وكو جنجي مسلمان تي أكون أم فاصلة جورية كدوش من هشتا حريصة نصر أويك أم عالم شرعيانا ويا لينيت ورد ببن بس حريم جنجان
مامۆستا ئەم گەنجانەیەکێکی وەکو من کە خوای گەورە فەرمێ و حەڕی ئەم گەنجان مامۆستا ئەم گەنجانەیەکێکی وەکو من کە خوای گەورە فەرمێ و حەرض المؤمنین على القتال بۆ خۆم ئەتوانم تەحریزیان کەم لەسەر قتال چەکیشیان پێ بکڕم بە قەرزاریش بێیان بکڕم بەس دوای غەنایمەکە من نازانم تەوزیعی کەمەوە دوای هەر پێویستی بەو عیلمە شەرعیە هەیە کە یەکێکی تێ بیکات من نازانم دوای حکمی ئەسیرەکە چییە ئێستا برای وامان هەیە ئەڵێ من نازانم کە من چوزانم لە فقی شافعیە کە ئەگەر بە غەمزەش بێ بە چاو بە یەکێکی وجوتی وەرە دەرێ ئەمانەتە دەمێ کە لە شەڕەکە هاتە دەرەوە کە ئەبرا تەسلیم بوو ئەمە ئەمانی وەرگرتووە ئەو چوزانێ ئەمە ئەمانەت چواریان بەیەکەوە کوژە بە کلاشن کۆتی ئەو چوزانە کە ئەکەوێتە ئەو حرامەوە یا ئەو گوناحەوە ئەو شتەوە ئەمە هەمووی پێویستی بە عیلمی شەرعی هەیە هەموو پێویستی بە ڕوونکردنەوە هەیە ئەنجا لە کاتێکیشە ئەگەر ڵێین باشە باچەکەکانمان دانین تا شارەزای عیلمە بین هەر ئەو هەموو تۆغیان و جەبات تاغوت و جەبابیرەی کە لە وڵاتانی ئێمەشان هەر ئەوان سەرمانە بڕن پێشەوەی بگەینە عیلمە شەرعیەکە چونکە خوای گەورە کە ئەفەرمێ ئەکوفاروکم خەیر من ئولائیکم بۆ کافری ئومەتی ئێمە بەڕەحمترە و لێجیچکە كافر الكافر هو الذي خلقكم فمنكم كافر ومنكم مؤمن جاب الراسي دوري علماء إسلام دوري شيء سرچية دوري دلا أو دوري كبراسي أبي ببن صاحبي أو دلانا إرتاش أوي أبي بصاحبي أو دلانا براسي أو ما مصابر رزانا كوا هريا كان قدرتي كي هي أمر رجع رون كاتو زياتر أما حلالة أما حرام أما فلان شتيتي جال برو إيه مجوكو أم مكتبي فتوى قال خواي پروردگار الرحمن تبكى مكتبي فتوى بس فتوى درنية مكتبي فتوى حلقة وصلك لبيني أو خلق الرعيتي كفتوى كيف يستوي مبوي خينا ملفك ودعي أيضا أنت اسمع مصايك برزلين أم فتوى ما بورون كرواكم أم موضوعات شيء إيش كي أنا بس أوان ده أجنا أما نبوين بس أحبي أويك فتوى دركين براس يا براسي ما مصاني برز هذا اللقص كان شابه أدبي شيء تيابو بيدا أويلي بردنكم خواهی پروردگار ئێمە شو ئێوە سەرکەوتوو بکە ئینشاءالله ئەوە بەڕاستی مەفخەرەیە کە جارێکی تریژەی لێمەوە بەڕاستی جێی سەربەرزیمانە جێی خۆشحاڵیمانە گەورە ئەبین پێی کە ئەوە بەبێ تەمەلوق بەبێ ڕووپامایی بەبێ نیفاقی حیزبی و سیاسی بەبێ هیچ شتێک ئێمە ئەگەر بین من بۆ خۆم شەخصی خۆم وەک نەجمەدینی کوڕی فەرەس کە ناسراوە بە کرێکار بێمە ماڵی هەر یەکێکتان کە تەنها فتح القەریبی خوێن بێ بەخوا لەسەر نەعلەکانی دەرەی دانیشم پێم خۆشترە بە عیزەت و جەلالی خوا بخوا قدري أو إيشش أو فاصلة قوريش نازانا چند حتى نرونا دري نازانا تالا دري كردستان سيري أو نكن بخوا من وقت منذر عريانا كيف پیغمبر صلى الله عليه وسلم فرمي يشي قبيلة يشي تري أسير كردبو جار روتيان كردبو بوي رانكا دوای کابرا کە سەی جۆی لێبوو تەکبیر لە قەبیلەکەیەکەن ڕای کرد و هاواری کردوتی ئەنا منذر و ئۆریان بەخوا وەکو منذر و ئۆریانەکە من ئاوا باسی ئەو شتە ئەەکەم نەعیلاقەی بە حیزبایەتیمانەوە هەیە نەعیلاقەی بە عیلم و نەعیلاقەی بە خۆ هەڵکێشان و نەعیلاقەی بە شتانەوە هەیە شاهیدیەکیشەوە بۆ قیامەتی ژەیدەم لەبەرەوەی خوای گەورە فەرمێ وەکولهم ئاتیه یەومە القیامەتی فەردە من بۆ خۆ مەزانم بەتەنها ئەگەڕێمەوە بۆی خۆ بەخوا ئەو عالمەی ئیسلام ئەو کەسەی کە هیچی چش تهدیدی کردی بێ بەخوا هەرچی دەسەڵات و قودرەتیشم هەبێ لە پێناوی پاراستنی ئەو عالمەیە ئەڕۆمە پێشەوە یەکەم کەسیش خۆم حرەسیاتی لێگرم کە حرەسیاتیشی لێگرم وەزانم ئەو ئەجرم هەیە کە ئەبو هورەیرە ڕضای خوای لێ بێ لە صحیح مسلمە فەرمێ لئن أرابط ليلة في سبيل الله أحب إلي من أن أقوم ليلة القدر عند الحجر الأسود خوای پەروەردگارێ وەش إن شاء الله هەمووی بکاتە سەرکردەی ئەم ئومەتی ئیسلامە دەوری ئومەتی ئیسلامیش مامۆستانی بەڕێز خەڵک کە ئەگەڕێتەوە بۆ ئیسلام خوا خۆی ئەیزانێت چەند زۆر ئەگەڕێتەوە بۆ ئیسلام بەس ئەمریکا ڕۆژانە 400 کەس دێتەوە بۆ ئیسلام کالیفۆرنیا سجنێکی تایە لەناو سجنەکە مەعهەدی ئیسلامی تایە خەڵک بە کافریە چێتەناوی بە ئیمام و خەتیبی دێتەوە دەرەوە ئەمریکا ئەوروپا بە هیچ شێ دەرەقەت هیچ شتێکی نایەن ئەنجا قەدری مەلا کەس نایزانێت هەتاکو نەزانی لەو بوقعەیە پێویستی بە چییە لە سوید بووم جارێک مریشکی حەڵال لە وڵاتی نەرویج نییە مریشکم کڕی بوو کردومە جانتایەکەوە ئەم پێچانەوە شەتەکمەدا بە چاچی گەنجێک هاتوێتەوە دیارە ڕێگاکە زۆر دوورەواتم شەتەکت داوای بەستی وتم مەڕۆڵا بەتەمان بیبەمەوە بۆ نەرویج وتی وەڵام من کابرایەکی لوبنانیم و وەکالەتم هەیە وەکالەتی تەوزیعکردنی معەلەبات خواردن و ئەو جۆرە شتانە ئەگەر ڕەفیقێکت هەبێ لە نەرویج حەزەکەم وەکالەتی بدەمێ
وتم والله تو جناب التشريف بينا بو خلشك الحمد لله اللي مزجوت مو في مسلمان وشاكنته يعني بيان كي بوتشي وتي اي تو خدشي وتم والله من امامي مزجوت باوشي كذا قول ما وتي تو اخوها بعهد وقرار 500,000 يعني $500,000 خمس دستوا معاملەکە تۆ بیکە زەرەریش کرد خۆم حسابم هێوتم خۆتۆ نەتپرسیە من ناوم چییە کوڕی چێم ڕاستەکەم درۆەکەم حەڵاڵە خۆم حرامە بەزوتم ئیمامی مزگەوت هەر بەزوتم ئیمامی مزگەوتم کابرا ئامادەیە $500,000 خاتە دەستمەوە نەشیوت تۆ چی چکارێ بەس ئەوەم دازانە ئیمامی مزگەوت چونکە ئیمامی مزگەوت یعنی قورئانێکە و ئەڕوا بەڕێگایە ئیمامی مزگەوت یعنی بە دیدی قورئان خەڵک پۆلێنەکە إمامي مزجوت يعني أوفيا والرباني كخواي جورا فرمي وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك إمامي مزجوت يعني أو أبو قدامة المقدسي إمامي مزجوت يعني أزي كري عبد السلام إمامي مقدسي يعني زين العابدين يعني أوهم علماء أخوي بالرجال إما كاب خدمتكاري إيوش كاب عزي كري عبد السلام أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم وجزاكم الله خير والسلام عليكم ورحمة الله وبركاته. پاداشتی خێری و ڕێز مامۆستا بداتەوە خی گەورە پاداشتی ئێوەش بداتەوانێ بەڕێزان بەم شێوەیە هاتینە کۆتایی کۆڕەکەمان دیسانەوە زۆر سپاستانەکەین خی گەورە پاداشتی خێرتان داتەوە و هەنگاوەکانتان بەخێر بۆ بنووسێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.